سلام برای خوشایستم کارتان باش برای سواری کرد یادم که حالتان باشه من پیشرو علیپور رئیس زندانی سیاسی هوشمند علیپور لا میتانی TV و خدمتی روی برزنگان یادم که حالتان باشه من اول قسم سفارت موضوع اعدام زندانیان سیاسی در روشهوای کردستان و بتایبەت هوشمەندی علیپور کە ئێمە 20 ساڵ دەبێت کەمپێنێکی جیهانیمان بۆ وەڕێخستووە لەگەڵ کەسایەتێکی زۆر خۆشناو کەسایەتێکە بۆ هەمووی ئێوەی کوردانی شوراپارتیای کوردستان نێوێکی ئاشنایە نێوێکی خۆشناوە دەمەویست چەند پرسیاری ئاراستە بکەم سەبارەت بە هوشمەندی علیپور و هەروەها سەبارەت بە حکوومەتی ڕۆژهەڵاتی کوردستان هەروەک دەزانن ئەدرێژایەکێک شوراپارتیای کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان وەک باکووری کوردستان وەک باشووری کوردستان وەک ڕۆژاوای کوردستان لەلایەن داگیرکەرانەوە بەردەوام سەرزاوەتەوە لە سێدارەتراوە کوژراوە هەر جۆرە دەنگێکی ئازادیخوازی لە سێدارەتراوە هەناسەکێشان قەدەغەکراوە و ئەوەی کە دەبینن لە ڕۆژاوای کوردستان ئێمە بەداخەوە کە شاهدی بووین لە ساڵی ڕابردووە لە سەردەمی قوربانیەکان بۆ ئەوەی کە بەسەر خەڵکی ئازادیخوازی ڕۆژاوە هات ئێمە هەموومان ئاگادارین و هەروەک ئێوە ئەزانن ئێمە لە شاری تۆرۆنتۆی کانادا بەردەوام پشتگیریمان کردووە لە ڕۆژاوە لە قوربانیەوە بگرە بەوە خۆم هەر لەو سەردەمە کە لە کات 7 ساڵەوە گەشت ئەو کاتە بەرنامەی تەلەڤیزیۆنی کارم دەکرد بەڕێوەبەربوون هەموو فۆکوسەم لەسەر بەرنامەکان زۆربەی لەسەر ڕۆژاوە بووە بۆ ئەوەی کە پێم وابوو ڕۆژاوە بەشێک لە ڕۆژهەڵاتی کوردستانە بۆ ئەوەی پێم وابوو ڕۆژاوای کوردستان لە ناودڵی مندایە و هیچ جیاوازیەکی بۆ سنوورێک نەدەناسی بە خۆشحاڵی و بە پشتگیری ساڵان هەزار ئەسیر و پیرێنی شوراپارتیای کوردستان بەرەو پشتگیری دەکرا لە ڕۆژاوای کوردستان و لە ساڵی جیهانیدا ئەوەی کە ئێوە دەزانن ئێمە لە شاری تۆرۆنتۆ بەردەوام چووینە بەردەم پارلەمانی کانادا بۆ پشتگیری لە ڕۆژاوە بەردەوام خۆپیشاندان ماوەڕێکستووە لە لایەنە توێژی تەلەڤیزیۆنیدا کە توێژ لەگەڵ کراوە پشتگیریم کردووە لە ڕۆژاوە و هەروەها یارمەتی کۆکردنەوەی ماوەی ئێمە یارمەتیمان بۆ کردووە و ئاگادارین بە خۆشحاڵیوە نە تەنیا کوردی شوراپارتیای کوردستان بەڵکو خەڵکی ئازادیخواز لە وڵاتانی تر کانادا ئەمریکا ئەوروپا و تەنانەت خەڵکی سوپایریش یارمەتیان بۆ کردووە بۆ ڕۆژاوە چونگاتی هەموو کەسێک وا هەبووە ئازادی جارێک دەبێت لە دایک دەبێت ڕۆژاوایە کە تا چەند ساڵەوە پێش ئێرێکی ئێمە هەر دەمانزانین کوردێک هەیە لە ڕۆژاوە کوردی لێناسنامە ئەو کوردە بۆ بە سنگوری جەهان و من لەگەڵ کەسایەتێکی خۆشەویست پێش دەکەم کە ئەو کەسایەتێ ناسراوە بەڕێوە لە خاکی سۆمالیکە و ئینسانێکی زۆر خۆشەویستە ئەوەی بەڕێز کاک ساڵح بە کاک ساڵح ئەگەر نەیوێتیان کاتت بار سپاس دەکەم بە پێشبردنەوە بەرنامەی میتانی TV. سلام و رێز ji bo we ji bo temaşevan ve giştî سلام و رێز ji bo gelê me li Kurdistanê gelekî spas ji bo gotinê tê xweş şîrobê tê xweş bû Rojawa û ji bo têkoşînê gelê Kurd ser çav e الاختیاری من هاویشت و ئەو مەجالەتا بە ئێمە و بۆ ئێمەش جێگای شانازیەکە لەگەڵ بەڕێزت چەند پرسیارت ئاراستە بکەم و خەڵکی شوراپارتیای کوردستان و بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان دەنگی بەڕێزت ببیستن هەڵوێستی بەڕێزت ببیستن دیارە گەلێک پرسیار هەیە کاک ساڵح موسڵین بەڵام بەداخەوە بەهۆی کەمی کاتەکە مەجال نییە بەڵام هیوادارم ڕۆژێک مەجال بێ لە نزیکەوە کەشی بین کە تۆرۆنتۆ ئێمە لە خزمەت داین سەمینار بۆ وەڕێکین و هەروە هیوادارین لە ڕۆژهەڵاتی کوردستانێکی ئازاد بە دیداری بەڕێزتان شاد ببینەوە ئێوە هەموو کات لە ناودڵی ئێمەدان بەڵام بەهۆی کەمیەوە مەجالە من تەنیا دەتوانم چەند پرسیارت ئاراستە بکەم بەڕێز کاک ساڵح. بەڵێ سەر چاوە من ئەم جێ هێوی دارم کە بڕاستی بکانە بن gelê me bi azadî kanibê here û bê cem hevdo têkilê xwe baş bike kanibin gelê xwe bibînin û bi taybetî jî dixwazim vê bibêjim yanî gelê me rojhilat ciyekî xwe taybet heye di dilê her Kurdî de û bi taybetî jî Kurdê Rojava yanî em heta niha ku em dibên Kurdê rojhilat Qadî Mihemed tê bîrê me Qazî Mihemed Suleyman Muayinî tê bîrê me Şerefkendî tê bîrê me Qasımlû tê bîrê me û giştî însanê me ne ê ku têkoşîn dane ji bo azadî gelê Kurdistanê bi tevahî
امجی ایرو ریوانا بردوام بکنه یعنی چل روجاوا دبه چل روجلات دبه ام دخوازم ایوا برزان قادی محمد و قاسم لو و کدین ام بردوام بکن یعنی تیکوشینگش که یک الحر داره لحر شد پارچه کردستانه والله زور سپاس برای صالح مسلم زور سپاس دکم دیگومان ئێوە ڕۆژاوا و خەباتەکەتان کە بوونە سیمبولی جیهان ئەوەی کە لە ڕۆژاوا بەڕێوە چوو 40 ساڵ لەوە پێش 4 لەوە پێش لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی کە لە کوبانی پێشات بەتایبەت سنەی سوور و خوێنایی بەوە ناسراوە 40 ساڵ لەوە پێش بەسەر خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هات حیزبە کوردیەکان کۆمەڵە دێموکرات کۆمۆنیستەکان بەرگریان کرد شەڕی 24 ڕۆژەی سنە ئەوەی کە بە تۆپ و تارە لە ڕۆژاوا لەلایەن دەسەڵاتی فاشیستی تورکیا بەسەر ڕۆژاوا و ئەوەدا هاتووە لەلایەن داعشەوە هێرشکرا سەر کوبانی 4 لەوە پێش ئەوە بەسەر گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هات بۆیە لەو بەشەدا هەموو هاوخەباتن هاوچارەنووسن وەکێک خەبات و قوربانیدانیانداوە بەڵام هیوادارم گەلی کورد لە دواڕۆژدا سەرکەوتوو بێ بەڵام کاک ساڵح مسلم بەهۆی کەمی مەجالەکە من پێم خۆش بوو بچمە سەر مۆزوعێک ئەویش مەسەلەی حکمی ئیعدام و لە سێدارەدانی هوشمەندی عەلیپورە هوشمەند عەلیپور گەنجێکی تەمەن 26 ساڵەکە نزیک بە 6-7 ساڵەوە پێش بۆ ماوەی 5 ساڵ لە باشووری کوردستان لە کەرکووک و ناوچە سنووریەکان لە شڕی دژ بە داعشدا بوو 4 ساڵ بەرگری کرد ئەمانە داعشیان تێکشکان بەداخەوە 2 جاریش بریندار بوو لەو شەڕەدا بەڵام لە دواییدا هوشمەند بۆ کاری سیاسی لەگەڵ هاوڕەکەی بەناو محەممەدی ئۆستاقادر چوونەوە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئیشی سیاسی نەک بۆ شەڕی نظامی کە بەداخەوە دەگیرن لە ناوچەی بانە و سەقز و ڕژیمی ئیسلامی ئێران لە تەلەڤیزیۆنەکانی خۆی ئەو دوو کەسەی بردە سەر تەلەڤیزیۆن کە بڵێ ئەمانە تاوانبارن و بۆ ئەوەی کە زەمینەکەی هەلەکەی وا لێ بکە بڕەخسێنە کە زمینەی ئیعدام و لە سێدارەکان خۆشدا بەڵام ئێمە بە بیستنیەوە کەمپینێکی جیهانیمان وەڕێخست ئەوە پێم خۆش بوو ئەو کورتە مۆزوعە باس بکەم بۆی لە مۆزوعەکە بە باشی ئاگادار بێت کەمپینێکی جیهانی بەناو کەمپینی جیهانی ئازادی بۆ هوشمەند عەلیپور وەڕێخرا هەر وەک ملیۆنها خەڵک ئاگادارن و بەدەیان مێدیای کوردی و کۆمۆنیستەکان و ئازادی خوازەکان و لە باشووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان تەلەڤیزیۆنە ئێرانیەکان مێدیاکان و بەسەران سایت و ئەوە ئەو مۆزوعە بەرحاڵ بڵاو بوو و دەوڵەتی هۆلەند و ئاڵمان و ئەمانە پشتگیریان کرد لە ئەم کەیسەی ئەم کەمپینەی هوشمەند و هەروەها ئەمنستی ئەنتەرناشناڵی تۆرۆنتۆی کانادا و لەندەنی بریتانیا و هۆلەند و ئاڵمانیش ئەو 4 ئەمنستیەش پشتگیریان کرد بۆیە کەمپینێکی جیهانی وەڕێخرا لە ئیسپانیا و بەرزیل دایکانی زیندانی سیاسیستانی پشتگیریان لە هوشمەندی عەلیپور و ئەوانە کردووە هونەرمەندانی باکوور و باشووری کوردستان هەر لە 2 ساڵەوە پێشەوە وەک پێش دەستیەوان پێشقەدەمیان کرد پشتگیریان کرد داوایان لە خەڵک کرد کە پشتگیری لەو کەمپینە بکەن چونگاتی دیارەوە بۆ ئەو دوو کەسەیە بەڵام ئەم کەمپینە دەیتوانی و دەتوانێت بۆ ڕزگارکردنی باقی زیندانیان سیاسی دەوری خۆی بنوێەوە بەدەیان خۆپیشاندان وەڕێکراوە لە شارەکانی لەندەن لەبەر باڵێزی ڕژیمی ئیسلامی ئێران لە شاری تۆرۆنتۆ کە ئێمە لێرەین لە ئێستێکۆڵم لە ئامستەردام و لەگەڵێک شوێنەکان بۆیە بە خۆشحاڵیەوە بەهۆی ئەو فشار و ئەمانەکە هێندێک لەو دەوڵەتان پشتگیریان کرد محەممەدی ئۆستاقادر مانگێک لەو پێش ئازاد بووە ڕژیمی ئیسلامی ئێران پێش ساڵی تازە حکمی ئیعدامیدا بە هوشمەندی عەلیپور و محەممەدی ئۆستاقادر بەڵام محەممەد ئازاد بووە بە خۆشحاڵی و بەڵام هوشمەند ماوە حکمی ئیعدام 3 مانگ لەوە پێش لە شاری سنە درا بەڵام ئەوە دەبێت بچیتە تاران لە تاران تەسمیمی نەهاییەکەی بگرن کە ئیعدام دەکرێت یان نە جا بۆیە ئێستا ئەو کەمپینە هەر بەردەوامە بۆیە پێم خۆش بوو بەڕێزت وەک کەسایەتێکی ناسرا و وەک ئینسانێکە شۆڕشگێڕە و تەوا هەموو تەمەنی لە خەبات و شۆڕشدا بردوێتە سەرەوە بەداخەوە خۆشەویستترین کەسەکەت جگەرگۆشەکەت ئازیزەکەت کوڕی بەڕێزت ئەویش گیانی خۆی لە دەستدا و وەک 20,000 کەس لە شەڕبانانی ڕۆژاوە کە نزیک بە 9,000 گیانی بەخت کردووە و نزیک بە 11,000 کەسی بریندارەوە پێم خۆش بوو بزانم هەڵوێستی بەڕێزت چۆنە ئێوە چۆن بیر دەکەنەوە بەوەی کە ئێوە لە ئێمە باشتر دەزان مێژووی کورد لە چوارپارتیی کوردستان و ئەزانوە ئەو مۆزوعەم کە باس کردووە پێتان وا هەیە ئێوە چۆن بیر دەکەنەوە پێتان وا هەیە دەبێت چی بکرێ بۆ ئەوەی کە ئەو حکومە لاچێ حکمی سێدارەی هوشمەندی عەلیپور بله نها کسی که کردستان بندست کرده یعنی دخوازه برای
رژیم ایران به اسلامی کمار اسلامی ایران به خوازه برا ترکی به خوازه برا سوری به هر کس که هوا که بگل را داده و دستینه این رژیم ایران از خوازم ببیشم یعنی حتی ناس سیداره خود نبویه و خواست جوان من به هر هوایی تیانه لسیداره دبنه یادام دبنه جبو چیه دینا تشتگی دکن هستی یعنی تشتنا بلکی نسیه چیزی گل لکی دبیشن شتا بایا اشبر برنه یا مادی اشبر کرنه یا تجارت کره یا خوشایی کره بوه بحانه تین دکنه سیداره اونک جی آشکره نجبو که سیاست مدارن دبی شری ما کره یا جی تروریست آرمان جی چیه تنکرن انسانان تنکرن جوانان و علیپور جی یک جوانه یعنی یک جوان انسان آنه کتی کشید دایش خوام بر یعنی نه یکی مینه و نه جی داویه یعنی رژیم ایران حتی نه تجاران نسکنه تجاران اعدام نسکنن دیگه او یک وی دیدیان جی و مسئله او کلبر وی آنه که او دکن یعنی کلبره که تجارت دکن در ناف سینور ده او جی تشتکی درره ناکنه یعنی جبو جیان خواه هم بارکی دبنه یعنی او دکنه وانا جل سر سینور دکوشه یعنی آرمان جی تنکرنه وکسانه تنکرنه تیکوشینه در اینجا مسئله خواه پیشاندانان و لدنه و لگوشکی یعنی در باوری مدار رژیم ایران جی و رژیم ترکی جی وانا پر گوه نادنه که یعنی که ترسکل سروان تنبه که راستی حسابی وی گلیم خواه نکر وی چاره اشخاص خواه پیشاندانه که برات الاوروپا سوی حتی بار درکوی براسته فایده خواهی سالتید که اما گوه نادنه که چه گرگه؟ رخصتن کرنه گل گرگه که گل برخصتن ببه لروجلات کردستانه که به حیزبه و که کانه به بخواه عبدو بگره و اونا جزانه بن که گلی رخصتن کری کانه الهنبر وانا را به سرالدانه بکه اوه چگه به حسابا بکنه و رابن و چگه به این به حرمت بریز نیز که به گلی بگن بس حتی نیکو گل جهد کتی بی و حتی که گل نی ریز کری بی و ریز گل بخواه تنه بی بخواه خرخستن نکر بی اجبر بی آویشی به هر کس ببیجه و بخواه پینه تخوازه براش بو کردارم بی تخوازه براش بو انسان می سیاست مدار بی آنا جلالیات دی ساوانده یعنی که جلالیات اوشی اعدام بکنه ایدین وارگاه یعنی نه ای پیشینه بدهان جوان ما ایپورت ایوالا پاریس ایهانا کجبو گلی خود فکرن جبو مروبایید فکرن اعدام کردن یعنی رژیم تینا فکره اوه بس چوا باز کانون دستلاداریم تحدید کرد سرمن تنبه باز چوا کانون وی گلی کرد بچوسینم که نکان به موافقه دموکراتیک بخوازه نکان به خبره خستن بکه وی آویه جبیه بیتر تجاران لکردان ننیره بلکه گوتن افغانشته اما کردانیه که بلکه گوتن نرم دکه اما لسر عرده جه هم دوی نکوچید که هم دوی نکو چوا جوانان جد کجه چوا گل جد چوسینه و حتی دست پیکی داجه او زمان که دهات همه انسان بدار بخصوص مدمشیان دیسا او استوبر دبجه برا ندان او میجی خواهی نو میجی وان بلکه آنها درفت نباشن جبو وانا که را ببینه که رژیم ترکی بسر کردان داره و اما تجاراتچی مافی کردان دموکراتیک قبول نکن بله کاک صالح هوشمند علیپور نمالی او خلقی باشوری کردستان خلقی ڕۆژهەڵاتی کوردستان وەک تەنانەت کۆمۆنیستەکانی ئێرانیش دەیناسن لەبەرەوەی کە بنەماڵەی هوشمەند لە سەرەتای شۆڕشەوە بنەماڵەکەی سەنگەرێک بووە کە وەک کۆمەڵە لە بەشی ناوچەی ئالانی سەردەشت لەوێ سەری هەڵداوە خەباتی کردووە حیزبی کۆمۆنیستی ئێران لە گوندی ئێمە واتە بنەماڵەی هوشمەندی علیپور ساز بوو مانی هوشمەندی علیپور یەکیان شەید حوسێن شەیدی گیانبەختکردووی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانە مامێکی دیکەی هوشمەند کە ئێستا پەیکەرەکەی لە سلێمانی بۆی سازکراوەش گیانبەختکردووی یەکێتیە هەم یەکێتی بوو هەم کۆمەڵە خۆشەویست بوو وە خزمەتیان کردووە بە باشووری کوردستان بە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵک دەزانێت و دەوڵەتی ئێرانیش دەزانێت بۆیە قسەی زۆر یەک لە خەڵک هەر ئەوە بوو بتوانە دەوڵەتی ئێران بەهۆی ئەوەی کە بنەماڵەی سیاسی و شۆڕژگەڕە دەیهەوێت تۆڵە لە بنەماڵەی بکاتەوە بەتایبەت کە ئێمە هەرتەوازە بووین من و کەسانێکمان لە دەرەوەی وڵات لە کانادا ژین هێندێکمان لە تورکیا پەنابەرن و بە درێژایی مێژوو خەڵکی شاری سەردەشت و ناوچەی ئالانی سەردەشت دەزانێت کە
بنەماڵەمان بەردەوام لەژێر تهدید و گرت و بڕی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی ئیسلامی ئێراندا بۆ برای من و هوشمەند سەرەوە بنگرتوانە دەستیان گرتووە بەستۆتەوە لێیاندا وە زۆر شتی تر کە خەڵک ئەزانێ بەڵام ئەوەم بۆی باس کردم شتێکی تریش لەبارەی هوشمەند مێژووی بنەماڵەی و ئەوە بزانی و لەگەڵەوە پێم خۆش بوو ئاماژە بە یەک شتی تر کەم هەر دوو سێ مانگ لەوە پێش کەسێک بە ناو مستەفا سەلیمی کەسێکی سیاسی بوو بەدەستی ڕژیمی ئیسلامی ئێران لە شاری سەقز ئیعدام کرا و هەر ئیمڕۆ چوارشەممە 10 جوونی 2020 هەواڵی حکمی بەداخەوە حکمی لە سێدارەدانی هیدایەت عەبدوڵڵا پور کوردی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاوبەوە کە بنەماڵەی ئەمڕۆ پێیگوترا بەڵام 20 ڕۆژ لەوە پێش ڕژیمی ئیسلامی ئێران ئیعدامی کردووە بەهۆی بە ئیتهامیەوەی لێدراوە بە تاوانی هاوکاری کردن لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هیدایەت ئەو جۆرەی کە باز دەکرێت 20 ڕۆژ لەوە پێش کوژا ئەمڕۆ هەواڵەکەی بڵاوبووە ئەمڕۆ چوارشەممە 10 جوونی 2020 و لە شوێنێک کوژا 20 ڕۆژ لەوە پێش لە شوێنێک وایە شەڕ بووە لە ناوچەی شنۆ کە قەرەسوڵی پێدەڵێن گوندی قەرەسوڵ وایە شەڕێک بۆ لە نێوان حیزبێکی ڕۆژهەڵاتی کوردستان و هێزەکانی دەوڵەت کە چەند جاش و پاسداری دەوڵەت کوژاوە کاتی خۆی 3-4 ساڵەوە پێش ئەو کاتە هیدایەت لەوێ دەگیرێ برینداری دەکەن تەقەی لێ دەکەن برینداری دەکەن و بە ئیتهامی هاوکاریکردن یارمەتیدان یەکێک لە حیزبە ڕۆژهەڵاتەکان ئەگیرێت و ئیمڕۆ هەواڵی ئەعدامەکەی بڵاوەتەوە بەگشتی کاک ساڵح پێتوە ئەو دۆخە هەروەکە باسیشت کۆڵبەران چەند ڕۆژ لەوە پێش لە گوندی ئێمە چەند دۆست و ئاشنا خزمی ئێمەشی تێدا بوون کە بریندار بوون کۆڵبەرن زەحمەت دەکێشن و هەموو شتێکی ئاسایە قەند و چای و برنج و ئەوە بە کۆڵ دەگوێزنەوە هیچ مەجالێکیان نیە بۆ ژیانکردن بەڵام ئەوە دۆخی کوردەکەی و زیندانەکانی ڕژیمی ئیسلامی ئێران ئاوەدان بۆتەوە پڕیە لە زیندانی سیاسی و ئەمانە پێت وا هەیە ئەو دۆخی کوردە کە هەمومان نەزانین وەک بەڕێزت پێت وایە چۆن کۆتایی پێدێ و خەڵک دەبێت چی بکەن بەڵێ بڕاستیش بۆ کوڕاگەهاندن وێ دەرە نا ئازادە و ژبەر بۆ ئاگاهی دروست وێ دەرە دەرناکەونش خۆ یعنی چه رژیمێک و دیسپۆت بێ دیکتاتۆر بش خۆ وایە بەری گشتی ڕاگەهاندنە کاردەکەش بۆ کو ئاگاهی مەری ڕاستی نقام بمەشکل ئەما سیاست رژیم ایرانه رژیم ملایم ایکو همدین کمار اسلامی خویای لدیجی گلی کرد بلکه نجبو مثلا علیپور یا جبو شخصه که جبو تبایی گلی کرد سیاست خویای کلکه داره کیجان انسانه که می روشن بیره یا دخوازه پیشنگی بکه یا دوست مافی دموکراتیک بکه او یا دبه آرمانش بو رژیمه تنکرنه ویجی دبه آرمانش یعنی جبوی هاوی وقتی که هم دویزون رخصتن کرنه گل هیزا که مزونه و چرا گل کانه خواب پارزه و ایریش بسردوارم کانه خواب پارزه یعنی از کانه باید بشن نه بلکه ایریش رژیم ایران که سر گلی کرده تیج برکو رخصتن کرن و داره لوازه گل هم دو نگرتیه و کازنه ایشاش من در فتح الوی داره جه این باشتره وشبو گل کانه به خواب رخصتن بکن کانه به بیتر جه خواب پارزه یعنی بلکه حقانه هرم و درجه نه واقعی من ای روجاوانا بلکه جالی جغرافیک تاجی امن واقع دونه لما در فتح تکوشین الوی داره این بیتره اما رخصتن الوی داره کم رخصتن کرنه گل الوی داره کم اجبر وی هاویجی و انسان می آنها کو تکوشین کن کیجان پارتی دبه برابه به اوه دبه آرمان جبو رژیم ایران کوانت نبکن خوازه براش کومله بید خوازه براش پارتی دموکراتی کردستان ایران بید خوازه براش پارتی دیم بید یعنی باید اشتراجی بگمان که استراتیجی که می خوشه که همش بود تیخوچی می بگمان هم ابسر کنم و چه امکان مافی خوشی بود داره این بیتر موفانجی دست بخینم و همه که امجی هف کتی من رخصتن امجی تنبه اما حال بداره لروجاوا هم اول بودنه که یک ریزی کربان چه بکنه بداره یعنی جبور روجلات جی تنبه یک ریزی کربان کردل بداره جبور چه رانا بر کنفرانس که خواه چه ناکن بشکی لبدو رانا بر استراتیجی خوش بو روجلات کردستان بدنا خویا کرن را بگیش که لبدرون گوتن خواب یکن تیخوشین خواب یکن تو کم دجمن جی فایده نکه که ما لامبر هبدو نخبتینه رخصتن ما لامبر هبدو نخبتینه و تشتانه بشکی گرنگ براستی تشتی آنها که روجاوا دمشن روی درجی دمشن جبو بیاویجی بگمان ایم ابخواه یعنی لروجاوا جی وکو من دست پیکه دا جی آنیزمان جبو روجلات کو چیز دست مبکه درکه به اما بکن
جبر ام بوی چابی لید نرن تکوشین ملوه داره و روجوات کردستان هر دو هفته تمام دکن چه سرکفتن البر به چلوه داره به مجبور پارستان انسان ما جلوه داره که چیز دست مدار کبه بگومان اما بکن بەڵێ بەڕێز کاک ساڵح موسڵمی خۆشەویست هاوکارانی میتانی تیڤیم لە بەشی فەنی دەڵێن کاتەکەمان زۆر کەمە بەڕاستی گەلێک پرسیار ماوە بەڕاستی زۆرم پێخۆشە هیوادارم ڕۆژێک فەیس تو فەیس لە نزیکەوە و توێژ لەگەڵ بکەم لەسەر ژیان نامەت یعنی هیوادارم ئەو مەجالە پێش بەڵام داوای لێبوردن دەکەم کاتەکەکەمە بەڵام لە کۆتاییدا ئەگەر پەیامێکت هەیە بۆ ئازادی هوشمەندی ئەلیپور ئەگە پەیامێکت هەیە بفەرمووە بەگشتی پەیامت بۆ خەڵکی ئازادی خوازی کوردستانی ڕۆژهەڵات چییە کە بەردەوام سەنگەرێک بوون بۆ پاڵپشت و پشتگیری ڕۆژاوا ئەگە پەیامێکت بۆ ئازادی هوشمەندی ئەلیپور و بۆ سەرجەم زیندانیانی سیاسی هەیە تکایە بفەرموو. بله بێگومان تایبەتی ئینسانێ ڕۆژهەڵات و ئێکۆ ئەلیپور جناس دەکەن ئینسانێکی تێبوژەر یعنی پشتگیری هیچکیان گەرەگە ئێ کوردان تەواهی گەرەگە چل دیاسپۆرا بێ چل هەندەر وڵات بێ چل بێ وەقتی کو ئەز دەبێژم ڕێخستنکردنەی گەلژیش بۆ کەسێن کو وەک ئەلیپور کو نێن ئەعدامکردن یانجی کو پێشبری لێ بێ بڕێن وە چاوەژی ڕێخستنکردنەی گەل گەرەگە چل خۆزە بڕە دیاسپۆرا بێ چل هەندەر وڵات بێ ئێمە بخواژی کو چش دەستمە بێ ئەمە بکەنە ڕاستی ئەز هیوی دکەم کو هەر کەسی کورد جوار کو ایرو خال سر ئەلیپور کار بکە ئەو کە سبا دووڕەوی بێ ئەوج بێ دار خستنە از هیوی دکەم یعنی کو هەر کەس چش دەست دەرکەوێت وەلی لێ دەرکرد. بەڵێ کاک ساڵح موسڵمی خۆشەویست زۆر زۆر سپاس دەکەم بۆ ئەو دەرفەتەی کە داد بێمە گەلێک سپاس هەرکە وتم پرسیار گەلێک ما بەڵام بەداخەوە کات کەمە من لە کۆتاییدا جارێکی تر ڕێز و پێزانینی خۆم بۆ خەبات و بەرخۆدان و قوربانیانی ئێوەی بەڕێز وەک سەرۆکایەتی ڕۆژاوا کە لە ناو دڵی هەموو کوردایە کاک ساڵح موسڵمە خاکی و خۆماڵیەکە هەر بەوە ناسراوە کە بۆیە جێگایەکی تایبەتی لە ناو دڵی کوردی چوارپارچەی کوردستان هەیە من ڕوتسەری ڕێز و نەوازش دادێنێن بۆ هەموو قوربانیان و گیانبەختکردوانی چوارپارچەی کوردستان وە بە تایبەت ئەو گیانبەختکردوانەی ئەم چەند ساڵەی ڕۆژاوا جارێک تر سپاس دەکەم بۆ ئەم دەرفەتەی کە داد بە من گەلێک سپاس کاک ساڵای خۆشەویست. سلااوڕێز بۆ تا سلااوڕێز بۆ گەلە مە ڕۆژهەڵاتی کوردستانە ji bo hezkirinê gel û ji bo bawerê gel jî ez gelekî minnetdarim silavê min ji bişkan re û ez çiş dest me bêjî em bikin ji bo hêvî gelê xwe silav û rêz ji bo we bişkin. Gelek spas kak Salihî xweşewîst berê dostanî û berêzanî Mîtannî TV ئەوەی کە گوێبیستی بوون و توێژێک بوو لەگەڵ بەڕێز کاک ساڵح موسلیم سەرۆکی کورد لە ڕۆژاوا بێگومان دەکرێ بڵێ سەرۆکی گەلێک لە کوردەکانە چونگاتی کاک ساڵح موسلیم زۆر زۆر خۆشەویستە وە جێگایەکی تایبەتیە و هەروەها گەلی چەوسا و ئازادخوازی ڕۆژاوای کردستان و توێژێک بوو لەسەر زیندانیانی سیاسی لەسەر هوشمەندی ئەلیپور کە پەیامەکەی کاک ساڵحتان بیستووە کەمێکش ئاماژەی بە دۆخی کورد لە ڕۆژئاوا و لە ڕۆژهەڵات کردو ئەوەی کە کورد دەبێت چی بکات گوێبیستی بن جارێک تر سپاستان دەکەم لەگەڵ هاوکارانم لە بەشی فەنی میتانی تیڤیەوە کاتوساتی خۆش بۆ هەمووی ئێوەی بەڕێزان و خۆشەویستان و ئازدان بە ئاوات دەخوازم تا کاتوساتێکی تر ماڵاوە. سەرچاوە سڵاو بەڕێز. I've worked in construction for 40 years. I am, and always will be, Leuna. Construction is one of the most stable industries in today's economy. There's plenty of opportunity, so come and learn at the LIUNA Local 183 Training Center. It's the right place to start. If you're thinking about your future, you can learn a skilled trade through hands-on training and classroom training. LIUNA Local 183 Training Center is excellence in training. All apprenticeship programs are registered with the Ontario Ministry of Training Colleges and Universities. Become an apprentice and learn new skills which will open the doors to a rewarding career. Visit 183training.com.
just started my training, and I am Liuna. Troya is a Canadian manufacturer of PVC windows and doors. Troya cares about customer satisfaction in Canada standards. Troya has been established on principles of honesty and integrity. Our sales office, manufacturing facility, and showroom are located in Woodbridge, Ontario. We have a friendly and over 15 years of international experienced staff. We are a quality-focused, customer-centered establishment and strive to always improve our work. We have quality workmanship, superior knowledge, and competitive prices. We produce elegant, cozy, solid Canadian design system of windows and doors that will keep you and your family safe and comfortable in every weather condition. Our products help your home to become more environment friendly and energy efficient. Our installations are carried out by a fully trained staff to the highest professional standards. Our professional services are a real focus on customer satisfaction. Your satisfaction is our biggest asset. Troya Windows and Doors. TroyaWindows.com, 905-856-9493.